بە مەبەستی دۆزینەوەی ڕێگە چارەیەکی گونجاو بۆ کێشە سیاسی و ئیدارەکانی ئێستای کەرکووک کۆنگرەی نەتەوەی کورد کەنەکە گفتوگۆیەکی کراوەی لەگەڵ چین و توێژەکانی شارەکە ئەنجامدا. ئەندامێکی کۆنگرەی نەتەوەی کورد دەڵێت کەرکووک گرنگی خۆی هەیە بۆیە قسەکردن لەسەر ئەو دۆخەی ئێستا هەسیارە. بەڵام ئێمە ئەگەر بتەوێ بە تایبەتی باسی ڕەوشی کەرکووک بکەین بەڕاستی ڕەوشی کەرکووک ڕەوشێکی زۆر حساسە. ئەو چارەسەریە ئێمە وەک کۆنگرەی نەتەوەی کوردستان بە گرنگ دەبینین مەسئلەی ڕەوشی کەرکووک وەک کلیلی چارەسەریە بۆ ڕەوشی باشووری کوردستان. یەکڕێزی ئەو گەلە ئێمە ئێستا دەبینین لێرەدا هەموو پێکهاتە و نوێنەرایەتی هەم ڕێکخرا و هەم پێکهاتەکانی کەرکووک بانگهێش کراون بەو کۆبوونەوە کە ئەمڕۆ لێرە کراوە. چونکە ئێمە دەزانین گەلی کورد بە یەکڕێزی خۆیەوە و لە هەمان کاتدا وەک قبولکردن و ژیانێکی هاوبەش لەگەڵ گەلان و پێکهاتەکانی تری ناو کەرکووک. لەو گفتوگۆ کراوەدا ئامادەبووان تیشکیان خستە سەر کێشەکانی بەردەم دۆخی کورد لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی تر کە ئێستا لە دۆخێکی ناجێگیری داریدایە. بەرپرسێکی کۆمەڵ ئیسلامیش پارتی و یەکێتی بە بەرپرسیار دەزانێت لە دروستبوونی کێشەکانی ئەمڕۆی شارەکە. جێگری لێپرساوی مەڵبەندی یەکێتیش پەرتەوازەی نێوماڵی کورد بە گرفتی سەرەکی بەردەم چارەسەری کێشەکانی ئەو ناوچانە دەزانێت. بەڕاستی چارەسەر و ئەو گرفتانی کە ئەمڕۆ هەن کە ئەن و چارەسەری بکەن لە ڕێگەی گەلەوە بەڕاستی گەل هیچ دەسەڵاتێکی نییە. ئەمڕۆ حیزبە سیاسیەکان بە تایبەتی پارتی و یەکێتی بەرپرسی یەکەمن لەو وەزعی کە هاتووە بەسەر کەرکووک و دەوروبەریدا بەڕاستی. بۆیە ئەگەر حیزبە سیاسیەکان بە تایبەتی پارتی و یەکێتی بە تایبەتی خەمخۆر نەبن لە کەرکووک و دەوروبەری دڵنیا بن شاری کەرکووک وەکو چۆن ئێستا دەیانەوێت لە پردەیە گومرگدانن کە لە دەستچوونی کەرکووکە بە یەکجاری بەڕاستی کەرکووکمان بە یەکجاری لەدەست دەچێت. وڵا دیارە ئەم هۆیانە بۆ دوو شتەگرێتەوە یەکیان هۆی ناوخۆیە کە خۆمان لێ بەرپرسین. بۆ نمونە ئێستا ئێمە ئیدارەی کەرکووک ئێمە ئەنجومەنی پارێزگامانەیە. ئەنجومەنی پارێزگا 26 ئەندامی لیستی برایەتیە. ئێمە بۆ ئەنجومەنی پارێزگای ئەمانتوانی زۆر شتڕاگرین و ببینەوە بۆیە خەلەلێک هەیە ئەو خەلەلە بەشی یەکەمی لەسەر خۆمانە کە ئەنجومەنی پارێزگا ناگەڕاوەتەوە. بەشی دووەمی ئەوەیە کە ئەوان ئێستا فەراغێکی دەستوری هەیە و هەروەها فەراغێکی ئەوە هەیە کە هێزێکی ئەمنی غەریب هاتوێتە ئەم شارەوە بەڕاستی بەداخەوە هەندێک لە سیاسی عەرەب تورکمانەکان نەتەوەکانی تر و ئەزانن کورد چەند ساڵێک بوو کە حکمی بەدەست بووە. ئێستا وا هەستەکەن ئەو غیابێک هەیە بۆی ئەوان زیاتر لەگەڵ بەغایە تەنسیقێکیانێ. من ئێمە منوە هەستەکەم بەغاش دەستی لەوەیە هەیە کە هەندێک کەمتر خەمە بەرامبەر بە کەرکووک. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر پارتی دەڵێت کەرکووک داگیر کراوە و ڕێگە نادات ئەندامەکانی بێنەوە نێو ئەنجومەنی پارێزگای کەرکووک و ڕێژەی یاسایی لیستی برایەتی تەواو بکەن. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.